ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز من هاوڕێتۆفیقم لە ئەڵقێم شەوی بەرنامەی پانۆراما پێتان گەیشتینەوە. ئەم شەو قساکەین لەسەر چینێکی بەژمەینەت و بەشخورا و لە هەرێمی کوردستان کە ئەویش خانەنشینانی کوردستانن. بەڕاستی لە ماوەکانی ڕابردوو بە حکمەوەی کە چەندین ساڵ خزمەتیان کردبوو، بەڵام دوای خانەنشین بوونیان بە موچەیەکی زۆر کەم کە شایستەی ئەو تەمەنە خانەنشینیان نەبوو، ینی ڕاستە گلەی و گازندەیان نەبوو، ڕاستە چەندین ساڵ بەم شێوازە ئەوان ینی مافەکانیان خورا بوو و چەندین موچەیان دواکەوتو بوو لە هەرێمی کوردستان و چەندین موچەشیان فەوتا بوو. لەگەڵەوەشە هەر خانەنشینێک لە هەرێمی کوردستان موچەیەکی زۆر کەمی وەرەگرت کە لە ئاستی ئەو خزمەتەیان نەبوو، ینی بەشی پێویستی ڕۆژانەی ناکرد، بەشی ئەو داودەرمانەی ناکرد کە خانەنشینێکی نەخۆش پێویستی پێی بوو مانگانە. بەڵام لە ماوەکانی ڕابردوودا بە حکمەوەی کە هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا تا ڕادەیەک ڕێکەوت لە بواری داراییدا و هەنگاوەکان بەرەو پێش و بەوەی کە موچەی خانەنشینانی هەرێمی کوردستانی ژاوتای بەغدا بکرێ هاوتا کرا، زۆر دڵخۆش بوون، موچەکانیان چوە ئاستێکی باش. بەڵام دواتریش بە هەندێک لە هۆکارەکان بەشێکی زۆر لە موچەی خانەنشینان کەم کرایە و جارێکی دیکەوە ئەم مانگەش کە موچەیان وەرگرت 100,000 دینار کە منحەی محەممەد شیع سۆدانی سەرۆکوەزیرانی عێراقا لە خانەنشینانی هەرێمی کوردستان بڕاوە. کێ بەرپرسە لەمە؟ هۆکارەکان چین؟ ئاخۆ لە داهاتوو چارەسەرە بێ بابەتەیە خودنا. ئەم شەو گفتوگۆکەی لەسەر ئەم تەوەرانە بە میوانداری بەڕێز مامۆستا سادق عوسمان وتەبێژی خانەنشینانی کوردستان. بەخێر بێ مامۆستا سادق، خۆشحاڵین کە نزیکەوە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان. سەرەتا ئەمێ وڵات جارێ باز بە گشتی ینی دۆخی خانەنشینان و ڕۆژ و گوزەرانیان بکەین. بەڕاستی ئەزانین ینی ئەمانە چینێکن خزمەتێکی زۆریان کردووە، ئیتر لە هەموو جۆرەکانی تێدایە، بەڵام ینی شایستە و ئەوەی کە مافی خۆیان بۆ لە ڕابردوو وەریان نەگرتووە. ئەوە دووسێ مانگە تا ڕادەیەک موچەکەیان باشوو کەچی سەیرێکی جارێکی دیکە گورزێکی کە لە موچەکەیان درایەوە. ئەم 100,000 بۆ بڕا. بەڕاستی ئەمە هۆکارەکە چییە بە حەقەت ینی مامۆستا سادق؟ بەڵێ سەرەتا بە ناوی خوای بەخشندە و میهرەبان زۆر سوپاس بۆ بەڕێزتان بۆ ئەو بەڕێزانەی کە لە پشتی کامێرەکانەوەن وەسڵاو لە بینەرانتان. وەک جەنابەت ئاماژەت پێکرد، خانەنشینانی هەرێم بەڕاستی معانات و دەردڵی زۆریان چەشت. ئێستا سەرباری ئەوەیش کە کەم موچەی و بێموچەی و مافخورانیان و هاوتانەکردنیان بە عێراق و لە ڕابردوودا، ئێستایش ئەم هەر ناوبینە و نابینێک دەنگۆیە دروستە بێت کە ئەوەندەیتر خەڵک باری دەرونی ڕوخێ و دڵی برینارە بێ کە ئەمە ئەتوانم بڵێم لە ئازاری کەم موچەیەکە کەمتر نییە. لێرەوە بەڕاستی حەزەکەم ڕووی دەمەم کەمە میدیاکان بەڕاستی و ئەو کەسانەیش کە غەیری میدیاکارانیش، ئەو کەسانەیش کە تەسریحاتە دەن، لێدوانە دەن، یعنی هەیە نابەرپرسانە نامەسئولانە قسە ئەکا، هەر دەنگۆیەک بیسێ و یەکسەر بڵاوی دەکاتەوە. هیوادارم وەکو بە عەرەبی ئەوتر ئیعلامی منضەبیط، یعنی ئیعلامەکانمان میدیاکانمان هین بکەن، تحقیق بکەن لە هەواڵێک کە گەیشتە ڕاستی و سەرچاوەکەیان زانی اینجا بڵاویکەنەوە بۆی خەڵک تووشی دڵە ڕاوکێ نەبێت. لەم دوسێ ڕۆژە باوەڕ فەرم و شەو ڕۆژ ئێمە و زۆرێک لە میدیاکانی کە بەتەنگ خەڵکەوەن هەر خەریکی ئەوین کە هەندێک دەنگهۆی هەیە ڕەدیکەینەوە بۆی خەڵک ئەوەندەی تر شپرزە نەبێ، ئەوەندەی تری نەبێت. یعنی تۆ باوەڕ بە هەموو هەواڵێک نەکرێت، هەموو پیج و سایت و کەناڵێک نەکرێت. ئێستاوای لێ هاتووە سەیرەکەی هەر سایتێک و هەر پیجێک و بەدەست کەسێک و بەدەست کەسانێکەوەیە بەبێ سانسۆرێک بەبێ ئەوەی ئەمە جاری وایە خەڵک ئەمە بەکاردێنێ بۆ منافەساتی بینی ئەتراف و چاوەشەکاری دروستە بێ، کێش ئەبێ بە زەحیە دوجار خەڵکە فەقیرەکە بە تایبەتی لە ئێستادا کە ئەم دەنگۆی هینە هەیە. جگە لەوەیش ئەوەی کە دو حەزەکەی دوایی ئەوە باسیەوە کەم ڕوونکردنەوەیەک هەیە لە محکەمەی فیدراالیەوە لەسەر داوایەکی تەیف سامی وەزیری دارایی عێراق دەربارەی ئایا یاسای ژمارە 9 لەکەیەوە یا چۆن خانەنشینانی هەرێم دەگرێتەوە. حەزەکەی دوایی وڵات دوایی مەسەر یاسای ئێستا سەبارەت ئەو 100,000 خۆی لانی موچەی کەم دیاری کراوە لە عێراقا، لانی موچەی کەمی موچەی خانەنشین دەبێت 500,000 بێ، خۆی لە ئەساسا 400,000. دواتر 100,000 وەکو غیلای مەعیشە، وەکو دەرماڵەی هینی پێدەڵێن بژێوی گرانی بڵێ ئەوەیشی خراە سەر بوو بە 500. لەسەر باری ئەوەیشە لە کۆتایی ساڵی 2023دا بەڕێز محەممەد شیع سوودانی
منحەیەکی ڕاگەیان بۆ خانەنشینانی عێراق کە ئەو کات هێشتا خاننشینانی هەرێم نەچووبوونە ژێرباری یعنی حکوومەتی هەرێم نەچوو بۆ ژێرباری جێبەجێکردنی یاسای ژمارەنەوەی عێراقی لەبەرەوە بڕیارەکەیان دەرکرد ئەو وەکو منحەیەک بۆ هاوکاری خاننشینان لەبەرەوەی کەوا ژیان گرانە و ژیان قورسە ئوسوڵی ئەو منحەیە ساڵانەیە منحەکە کە ئەدرێ بۆ ساڵێکە دەدرێ بۆ ساڵێکی میزانی بڵین باش کە ساڵ تەواوە بێ پێویستە کات پیاچوونەوە بکەن بە ژێوی خەڵکە خۆی لە وڵاتێکی مستەقیڕە لە حکوومەتێکی خەمخۆرە ئەوە ئەبێ وابێ ئەبێ ساڵانە پیاداچوونەوە بکەن حتا ئەگەر پێویست نەکا مەوسمانەیش بێ پیاداچوونەوە بکەن بۆ ژێوی خەڵک بزانن چۆنە بۆی بڕیاری مناسب بە و زروفە معاشیە زیاد و کەم بکرێ خۆگەر پێویستیشی کرد کەم بکرێتەوە و ژیانی خەڵک باش بوو ئەوەش هەرواریدە اینجا ئەو 100,000 ساڵانە پێویستە بڕیاری بۆ نییە بکرێتەوە ئەو بڕیارە ئیتر یان وەکو خۆی دەیهێڵێتەوە یان ئەگەر ژیانی خەڵک باش بوو بێ لە حاڵەتێکا بڵین دەکرێت ببردرێت چونکەوە موچە نییە بەشێ نییە لە موچە بەشێ نییە لە یاسایی ژمارەنەوە بۆی خەڵک بیزانێت بەشێ نییە لە یاسای ژمارەنەوە بەشێک نییە لەوە نەخێر بە دەسەڵاتی سەرۆکوەزیرانی عێراق دەسەڵاتی خۆیەتی و چۆنەڵی لە هینی ئەوی لە بەردەستیەتی ئەوە تەرخانەکە و بۆیشی هەیە مزاعفی بکات یعنی دووقاتی بکە بۆی هەیە ئەوە واریدە اینجا لە عێراقا ئەوە طبعا ئەمساڵ لە مانگی یەکە بڕیار بۆ ئەوان دەرچۆتەوە کە ئەوان هین بۆ تازەکراویەوە بەڵێ تازە کراوەتەوە ئەو بە پێی زانیاری ئێمە و ئەگەر تازەش نەکرابێتەوە مانگی یەک لیان بڕدرابێت لە مانگی دووە بڕیارەکە بۆیان تازەکرێتەوە سەبارەت بە هەرێم چونکە یەکەم ساڵە پێویستە هەرێم نووسراوێ بکە داوا بکە بڵێ بەڕێز سوودانی لەبەر ئەوەی کە ئێستا ئەمەش یاسای ژمارەنەوە جێبەجێەکەین و خاننشینانی هەرێمیش بەشێکن لە خاننشینانی عێراق لەبەرەوە پێویستە ئەو منحەیە بیانگرێتەوە بێگومان ئەوش بڕیارەکە بەنسبەت هەرێمیشەوە دەرەکاتەوە و هەرێمیش هینیەکە یعنی جێبەجێیەکە جا ئەوەی کە ئێستا من پێی ناڵێم برین خەڵک با بەبرینی نەزانێ ڕاگرتنە ڕاگیراوە کە بۆ ئەوەی چونکە دوجار بۆیان قەرەبوو دەکرێتەوە ئیتر مانگی دوو بێ یا مانگی سێ بێ هەرێم بۆی خاننشینانی هەرێم دەبێ بۆیان قەرەبوو بکرێتەوە خاننشینانی تری عێراق باشە ئێستا ئەو نووسراوە وەکو جەنابێت ئاماژەت پێدا مامۆستا سادقانی لە بەغدا کراوە لە هەرێمیش ئەبێ وەزارەتی دارایی هەرێمی کوردستان ئەمە ئەنجام بات ئەبێ ئەمان داوا بکەن لە محەممەد شیع سوودانی ئەمە شتێک نیە لە با بڵین پێویستی بە بووجەوە هەبێ ئەوە هینێکی تایبەتە منحە و یعنی هاوکاریەکی تایبەتە کە سەرۆکوەزیرانی عێراق ئەنجامی ئەدا بۆ هەموو عێراقیەکانیشە بەبێ جیاوازی جیاوازی بە تایبەتی دوای چوونە ژێرباری هەرێم بۆ یاسای جێبەجێکردنی یاسای خاننشینی یەکگرتووی ژمارەنەوە لەبەرەوە چاوەڕێ ئەوەکەین کە ئێستا حاڵی حاضر ڕاگیراوە ئیتر لێرەوە ئەمەوێ خاننشینان دڵنیا بنەوە حتا نەگەرەوە حتا واریسەکان مەسەن واریسەکانیش ئەو 100,000 گرتبوونیەوە هەر کەس موچەی لە ملیۆن یەکەمتر بێ لە خانەنشین لە عێراقا ملیۆن یەکەمتر بێ موچەی خاننشینەکەی ئەو 100,000 دەیگرێتەوە بە واریسەوە بە خانەنشین خۆیەوە اینجا ئەوەی ئێستا کە ڕاگیراوە بۆی هەیە لە مانگی دووە ئیطلاق بکرێتەوە و تەعویزی مانگێکیشان بۆ ئەکرێتەوە لەو حاڵەتە باشە چکە بەڕاستی دوێنێ ینی خانەنشینان زۆر بێزار بوون ئەوانەی کە یعنیمان بینی هەرچەنە جەنابێ باست لە میدیا کرد بەڕاستی وڵای ڕۆڵی میدیا زۆر گرنگا لەو بابەتانەیە یعنی تۆ جارێکی دیکەت لە ڕاوچێ و ینی خەموو ژان بۆ ئەو خانەنشینە دروستەکەی شتە بەردەمی کۆمەڵە پرسیاری لەیەکی کە پرسیاری چۆنڵی هەست بزوێنە ینی کە تۆ ئیخیتە مووقیفێکی زۆر ئیحراجیەوە پێڵێ ئەمە بۆ وەرەنەگر ئەم سازارە بۆی لێەوە هەمویان عەسەبیەکە و ڕاکەوای لێکە کە خاننشان لە هەمان کاتا خەمە گەورەکەیش شتی تیاوتراوە خەڵک بۆی هەیە ئەڵێ ئەمە وا دیارە ئەمە بەشێکە لەوەی کەوا دەسەکەن بە دەستکاریکردنی موچەکانمان و ئەمان بنەوە سەر سفر و ئەگەڕێنەوە جارێکی تر بۆ دۆخە پێشەوە ئەم دەنگۆی ڕەتەکەیتەوە لەبەری ڕەتەکەینەوە ئەمە کاکە هاوڕێ خۆی لە چیەوە هات طبعا خۆتەزانی هەرێم و بەغا لە زۆر شتان ناکۆکیان هەیە بە تایبەتی لە باری داراییە و لێرە وەزیرێکی دارایی هەیە لە بەغا
کە مەشهورە کە کەسێکی زۆر میهەنی و زۆر شارەزایە لە بواری ئیشەکەی خۆیان لە هەرێمیشە بەهۆی لیستی جۆراوجۆر و بەهۆی تەناقز لە ژمارەی موچەخۆران و ئیتر ماغانە ئەوە ساڵ زیاترە ئەم کێشەیە هەر بە تەواوی هەل نەکراوە لەبەرەوە ئەوان کە هەرێم خۆی لە یەکی حوتی ساڵی ڕابردوواتە 2024 چۆ ژێرباری جێبەجێکردنی یاسای ژمارەنەوە بەڵام لە هەرێما تەجزیە کرا بەش کرا بەرحاڵ دەستیان پێکرد لە یاسای ژمارەنوێ بۆ هاوتاکردنی خانە نشینانی هەرێم بوو لەگەڵ بەغدا ئەو یاسای ژمارەنوێ یەکێک لە مادەکانی هاوتاکردنی موچەی خانە نشینە لە هەرێمیشە وەک عێراق لە هەرێمە هاوشێوەیەکی کێ لە عێراقا پێویستە موچەکانە نوکو یەک وابێ هەرێم لەسەر بودجەی خۆی کردی ئەوە هەرێم لەسەر بودجەی خۆی کردی بەڵێ چونکە کێشەیەک هەیە لە بینی هەرێمووینا پێویست بە شاردنەوە ناکە مەسلەی سنووقی خانە نشینی مەسلەی سنووقی خانە نشینی ئەوان هەر دەقێبیانەوە عێراق هەر دەقیابیانەوە ئیکەن بە کارتێکی فشار بەدەستیانەوە و بەپێی یاسایش پاساویان هەیە نیمانەوە سنووقی ئەو سنووقەیە هەیە ئێستا دانراوەتەوە بە حساب لە 2019 حەڤەیە بەڕێز وەزیری دارایی لوجنەی بۆ تشکیل کرد یعنی لوجنەیەکیان دامەزراند و کەسەکانیشیان دیاری کرد و پێم وایە یعنی هاوکاری و دەرماڵی تایبەتیشیان هەیە بەڵام تا ئێستا هیچی تێ نەکراوە سندوقەکە یعنی وەکو نەبێ وایە لەبەرەوە لە بودجەی گشتی موچە ئەدرا بە خانەنشینان ئێستایش هەرێم خۆی ئەو زیادەی کە کردوێتی کە زیادەکە لە خۆ نەهاتووە بۆ جێبەجێکردنی یاسای ژمارەنوێیە کە هەرێمیش دەگرێتەوە وەکو عێراق لەبەرەوە هەنگاوێکی باش بوو یاسا کردوێتی ئێمە 2 ساڵ پێش ئێستا چوینە ئەنجومەنی وەزیران برادێکمان بینی لەوێ کە خۆی پێم وایە هینە بەڕێوەبەری دیوانی ئەنجومەنی وەزیرانی خۆمان بەڵێ تکامان لێکردن وتمان ئەم بڕیارەی مەحکەمەی ئیتیحادی بەنەس ئەڵێ بە هەرێم ئەڵێ ئەڵێ سەرۆک ئەنجومانی وەزیرانی کوردستان زائیدەن بەڕێز وەزیری دارایی ئێوە یەکەم ئەبێ یاسای 27 ساڵی 2006 کە لە هەرێما بەرکارە ئەوە یاسایەکی هەڵوەشاوی مەلغیە هەم یاساکە عێراقی لە ئەسڵا مەلغیە لەبەر ئەوە ئەبێ دەست هەڵگرن لە جێبەجێکردنی ئەو یاسایە بەدەق ئەوە هینەکە واڵێ بڕیارەکەی مەحکەمەی ئیتیحادی خاڵی دووهەم لەسەر هەردووکتان پێویستە کە یاسای ژمارەنۆ لە هەرێمی شابەرکارکەن وەک شوێنەکانی تری عێراق بڕیاری دادگای باڵای فیدرالی بەڵێ دواتریش بڕیاری تر دەرچوو لە کاتی بابەتی تەوتین و مەسەلەی تەوتینەکە بڕیارێکی تر دەرچوو لە مەحکەمەی ئیتیحادیەوە دەڵێ هیچ هاوڵاتیەک لە عێراقا لە ئەقسا ئەوان پێڵێن ئەقسا شیمال بۆ ئەقسا جنوب یعنی ئێمەڵین بڵین لە زاخۆوە هەتا ئەگاتە فاو لە زاخۆ هەتا فاو نابێ بڕی موچە و کاتی دابشکردنی موچە لە نێوان هیچ دوو هاوشێوەیەکی عێراقیە چ بە هەرێمەوە بێت چ بە پارێزگاکانی ترەوە نابێ هیچ جیاوازیەکی هەبێ بەپێی ئەم بڕیارانە هەرێم پابند بوو پابند کرا بەوەی کە ئێمە کاتی خۆی کە چوونە لای ئەو بەڕێزە پێمان و دوتمان بڕیاری مەحکەمەی ئیتیحادیە ئەگەر ئەو کاتە دەستیان کردایە بە جێبەجێکردن ئەو کاتە بەڕاستی گاڵتیان لێ هات بە داواکەی ئێمە نەچوونە ژێربار ئەسڵەن جوابیان نازام چۆن بوو ئەوەیش ئەو دیدارەمان کرد جوابیان نەئەداێن وتیان باشە لەمە ولا هەوڵە دەین شتەکەیان دواخست تا گەیشتە ناوەڕاستی ساڵی 2024 ئەگەرنا ئەو وەختە جێبەجیان کردایە ئەم دەنگوانەی ئێستا ئەم بارودۆخی کە ئێستا هاتۆتەکایە و ئەو تەفسیرەی کە وەزیری دارایی عێراق داوای کردووە لە محکمەی ئیتیحادی کە بەڕێز محکمەی ئیتیحادی ڕوونکردنەوەیەکمان بدەنێ لەسەر ئەوەی ئایا بڕیارەکەی ئێوە لە ساڵی 2022دا ئایا لەکەیەوە هەرێم دەگرێتەوە ئەو داوای تەفسیریان کردو بەڵێ و داوای هینی کردووە داوای ڕوونکردنەوەی کردووە لە ڕوونکردنەوەکەی بۆ چۆ لە محکمەی ئیتیحادیەوە بلا تەشبیهی نەبێت ئەها لە قورئانە ئاەت هەیە لە قورئانە مەسەلەن هەیە بە دڵی خۆی تەفسیریەکە هەیەکێکی تر بە نوعێکی تر هەیە پشتە بەسێ بە ناحی فقهی هەیە پشتە بەسێ بە ناحی علمی جاری وایە تەفسیرەکان جیاوازن لە ئەساسی مەرج نییە ئەو کام تەفسیریان کامیان ڕاستە بەڵام نەسی قانونی دەقی قانونی تەفسیری خۆی هەیە ئەم تەفسیرەی کە کردیان بۆ ئەم ڕوونکردنەوەی تەفسیرەکە غەڵەتە و تەفسیرەکەیش بەحتمی غەڵەت کردیە نه محکەمەی فیدرالی دەڵێ ئەوەی کە مەفهومە لە ڕوونکردنەوەکە ئەوە دەگرێتەوە کە
یاسای ژمارە 9 و عرضم کردی ئێمە چوین لەو کاتەوە بیان کردی ئەم کێشەی ئێستا دروست نەبوو پیان دەڵێ ئەڵێ یاسای ژمارە 9 حکوومەتی عێراقی بە وەزیری دارایی عێراق یعنی ئێوە بڵین ئەڵێ وەزیری دارایی ئێوە لە دوای دەرچوونی بڕیارەکەوە پابند ئەبن بە جێبەجێکردنی یاسای ژمارە 9 پێشتر هەرێم بەرپرس بۆ لی ئەکاتە ئەوە واتە ڕۆژێ لە ڕۆژان ئێمە بۆمان نەبێ داوای تەعویز و قەرەبووی ساڵی 2014 و 15 و 16 و حەڤە بکەین لە حکوومەتی عێراقی چونکە ئێستا عێراق موچە ئەدا طبعا ئەمە مەردوداتی داراییە و ئەوە قانون بەڕاستی خۆی دوایشە دروستە بەڵام ئێستا کە بوون بە یەک دارایی بووە بە یەک حکوومەتی هەرێم دەیەوێ یا وەکو دیفاعی لە خەڵکەکەی خۆی دەیەوێ هەندێشت هەیە بیخاتە سەر حکوومەتی عێراقی ئەوش ناچێتە ژێرباری خۆی ئەمە کورتەکەیەتی یەکێ لەوانە بەڵام کە ناچێتە ژێرباری ئەم 100,000 یاچی بۆ ئەم 100,000 عرضم کردی ئەوە من حەیە و مەگەر زوڵم بکرێ لە هەرێم ئەگینا ئاگدارن کە عێراق وەریگرتو ئەمانە واللهی من هەردووکی معلوماتی دقیقم نییە بەس هەردووکی بیستوە بەڵام 100% ئەوان وەریان گرتو بۆ چونکە ئەوان لە پێش وەختە بڕیارەکە تازەیەکەنەوە ئەوان موچەی مانگیەکیان وەرگرتووە زووتر لەبەرەوە ئەشە وەریان گرت بێ و ئەگەر وەریشیان نەگرت بێ مانگیەکیان لەگەڵ مانگی دووە ئەدرێتێ لە 100 زانیاریمان هەیە خانی نشینانی عێراقمان هەیە لە هەرێمی کوردستان ینی کە لەسەر بەغدان وەریان گرتو ئەم مانگەوەکو خۆی وەریان کەواتە ئەوان پێش لەوەی موچەی مانگیەک دابەش کرابێ طبعا ئەوان ئێستا موچەی دووەرەگرن ئەوان دووەرەگرن خانە نشینان لە هی دووە لەی وەریان گرتووە بەڵێ ئەکرێ هی دوو ئەگەر یەکیش دوا کەوت بێ لە دوایی هەردوو لایەن وەرگرت بێ لە هەرێمیش دەبێ هەروە بێ بەڵام هەرێم لەبەر ئەوەی کە عرضم سەرتاوە عرضم گرفتانە تۆزێ دوا کەوتووە بەڵام دڵنیایی ئەدەم بە خانە نشینانی بەڕێز مەگەر یعنی مەگەر وەکو چۆن لێ بە تۆپزی نەیدەن بە خانیشتانی هەرێم ئەندرێتێ لەبەرەوە خەڵک پێویست ناکات دوو دڵ و ڕاڕابێ پێویستیش ناکە ئەوەندە گوێ بگرن بۆ هەر قسەیەک ئەکرێت لە هەر کەسێکەوە ئەمە هینێکمان هەیە گروپێکی ڤایبەرمان هەیە بۆ خانشینان هەمووی تایە خانشین وڵا زۆری تایە نەک هەمووی بەڵام زۆر کەس لە گروپەکە هەیە هەر ئەوەندە دەزانی قسەی یەکێک فڕێنە ناو گروپەکە و بڵاوەکەنەوە بابە و قسێ بنەمایەکی خراپە ئەمە لەبەرەوە چەند جار من داوایان لێ یەکەم و ئەڵێم گەشتبین بن ئێمە هەرچەنە ئێمە خۆبەخشین وەکو یەکێتی خانشینان خۆبەخشانە ئیشەکەین بەڵام تا گیان لەشمانە بێ و تا مێشکمان ئیش بکە بەڕاستی بە دوای مافی خانشینانەوەین بڕیارمان داوە خۆبەخشانە ئەم ئیشە بکەین تا سەر لەبەرەوە هیچ خەمیان نەبێ ئێمە بەردەوامین و سپاس بۆ خوا پەیوەندیەکی باشمان دروست کردووە تەنانەت لەگەڵ جیهەتە قەزاییەکانی عێراقا لەگەڵ جیهەتە ئیداریەکانی عێراقا ئێمە چەند جارێ شاندمان چۆتە بەغا لەگەڵ بەڕێز سەرۆکی کە لێرەوە سڵاوی بۆ نێرم پیاوێکی زۆر بەڕێز و زۆر دڵسۆز و زۆر لەسەرخۆ بەڕێوەبەری عەفوم کە ڕئیس سەرۆکی دەستەی خانەنشینی نیشتیمانی لە عێراقا کە ئەوەی تر بەرپرسە لە هەموو کەسێکی خانشین وەسەر بە وەزارەتی دارایی عێراق کەسێکی متعاتیفە لەگەڵ خۆی لە ئەسڵی شار کوردە کەسێکی متعاتیفە لەگەڵ هەموو خانەنشینانە قەزیەکەمانی زۆر جوان تەفەهوم کردووە من خۆم سێ هەفتە پێش ئێستا سەردانێکم کرد بۆ بەغا سەردانەکەم ئیستیغلال کرد چوون بۆ لای جەنابی بەڵێ بینیم خۆی بەدەستی خۆی وتی هەرچی داواتان هەیە مامۆستا بینووسن هەر لەوێ لەسەر مێزەکەی خۆیان هینەکەم بۆ نووسین ئەو خاڵانەی کە ئێمە چەند ساڵە بەدەستیەوە هینەکەین هەمووین بۆ نووسیوە یعنی لەبەرەوە گوێی گرتووە لە قسەکانەوە لەبەرەوە ئێمە پەیوەندیەکی باشمان هەیە لەگەڵ ئەمەلتان هەیە کە بابەتەکەمان هەیە کە ئەم بابەتە نێڵین بەو تەفسیرە هەڵەیە بڕوا و خۆشبەختانەیش لە شاندی حکوومەتی هەرێم کە بەم زوانە پێم وایە سەردانی بەغا دەکەنەوە تایەنە من نامەوێت لێرە ناوبێنم بەڵام بەڕێزێکی وایەن تایە کە خۆی کەسێکی قانونی و دکتۆرای هەیە لە قانونە لێرە لەگەڵ بەڕاستی ئێمە زۆر بە سوپاسەوە دکتۆر یوسف دکتۆر یوسف محەممەد سادق کە بەڕاستی کەسێکی شارەزا بەتوانە بەڕاستی لە هەموو بوارێکی یاساییە ئەتوانم بڵێم مامۆستایە ینی پەیوەندی بەردەوامی هەیە لەگەڵیان و پێی وتون ئەوە چۆن ئەتوانن ئەو مۆزوعە ساخکەنەوە بە دیوی مەسلحەت و بەرژەوەندی خانشینەوە بە دیوی حەقیشە بە دیوی قانونیە لەبەرەوە خەڵک دڵنیا بێ ئینشاءڵڵا ئەو دەنگۆیانەی کە ئەوترێ موچەی خانەنشینی دەگەڕێتەوە بۆ خاڵی سفر بۆ شتیوە بۆ بڕیارەکە جێبەجێ کراوە تەسبیح کراوە قایمەکان هەمووی یعنی دەستکاری کراوە ئەمە بڕیارەکە
چواردە لاپەڕێ بڕیارەکەی محکەمەی اتحادیە و ساڵە کە ئێمەش کاتمان کردو بەمان دەرچوو لە لاپەڕێ ئەخیریا ئەم ئێستا من لە مۆبایلەکەمان تایەتی دوو خاڵی تایە یەکەم ئەڵێ الحكم بإيقاف العمل أبي بوس يعني يشكردن بياساي ژمارە 27 ساڵی 2006 کە ئێمە چەند ساڵە مبتەلاین بەوە لە 2014 دوو وعلى رئيس حكومة الإقليم وأواد نسكا وعليه ووزير المالية والاقتصاد في حكومة إقليم كردستان الالتزام والعمل بقانون رقم 9 لسنة 2014 يعني پابندی کردوون ئێستا چۆن ئەوان ئەچێ قسەی خۆیان يعني زەربی سفرەکات و هەر عیبە بۆ باشە مامۆستا سادق ئەمە سەهزارەکەت خۆ یەک بابەتی کەش کە زۆر گرنگ بوو چکە یعنی هەری جۆمان لێ ئەبوو کە خانەنشینان باسییانە کرد کە موچەکانیان وەگرتە بوو هەنێگەڵە لێم بڕاوە یعنی چی لێ بڕاوە بەدەل لە سەهزارەکە دەستکاری موچەی خانەنشینی کراوە ئەم مانگە ینی ئەوەی کە زیا کرابێ بووی کەم کرابێتەوە و دوێنێک ینی هەنێ لە خانەنشینان باسی ئەویانە کرد ئەڵێ 300,000مان لێ بڕاوە ئەم 300,000 چێ بڕاوە ینی مامۆستا سادق قوربان ئەوە پێم وایە کەسێک کە مردووە خۆی خانەنشینەکە سێ واریسی هەیە سێ واریسی لە وارسەکان بڕاوە بەڵێ سێ واریسی هەیە ئەگەر سێ واریسی هەبێ پێم وایە لە ساڵ 90 یا لە ساڵ 100 موچەکە تەوزیع کرد بەسەر ئەم سێ واریسە باش ئەگەر ئەو موچەی کە ئەدرێ بەم سێ واریسە لە ملیۆن کەمتر بێ شمولی ئەو 100,000یان کردووە واتە ئەو سێ کەسە کاتە چەند 300,000 ئەگەر ئەوە بێت ئەوەیە کە باسم کردو ئاماژەم پێک لە سەرتاوە ئەگەر لێبڕینێکی وابێت 300,000 لە کەسێک بڕابێ خۆبووی هەیە خۆی بچێ بە دوای کێشەکە خۆیەتی خۆ دەرگای هەموو دایرەکان بەڕێوەبەرێتی من لێرەوە دەستخۆشی لە بەڕێوەبەرێتی خاننشینی ئەەکەم من ناڵێم پرۆفیشناڵن لە 100% لە هەموو بوارەکانە بەڵام دڵسۆزن بەڕاستی ینی شەو ڕۆژان خسۆتە سەرێک بۆ خزمەتی خانەنشینان داوا لە خاننشینانی شەکەم بە حوسڵە بن هەموو بەجارێ نەیانەوێ ئەگەر کێشەیەکیان هەیە بەس ئەوەی کە بڕابێ یەکێ لەم دوو حاڵە بەدەر نییە یان پێشتر بەهەڵە کە ئەوە ڕوویداوە زیادەی وەرگرتووە ئێستا لێبڕنەوە ئێستا کە مراجعەکەن و پێزانن ئەبێ لێ ببڕنەوە ئەوە شمولی هەموو کەسمانەشی لێ بڕنەوە کە یاوێنە تێبەزیە بەهەڵە بەڵێ بەڵام ئیتر خۆی بە یەک جار باوەڕ ناکەم لێ ببڕنەوە بڕە بە قورئان تۆ مەم پاری لێ ببڕن و وەڵاخی بۆچی کەسی هاوڕێکەش ئینسان چۆن دڵی بەوە خۆشە زیا وەرگێ خۆی ئەڵێ ئەوە نیاڵی بەبێ زیادە خۆی ئینسانە بێ نە تالبی ئەوە بێ زیادە وەرگێ نە لاریشی هەبێ لەوەی لی بسێنەوە من برادری خۆم هەبووە مانگی یەکەم مانگی حەوت کە زیاد کرا هەڵی زۆری تیا بوو لەبەر پەلەپەلیان بە پەلەپەل شەو تا سەعات 2-3 ئەمانەوە لە بەڕێوەبەرێتی خانشین بۆ ڕێخستنی لیسی موچە خۆران کەوتیان زیادەکرێ بە پیاودانیەک زیادیانە کرد هەبوو موچەکەی 600,000 دینار زیایان ئاە هەیش بوو کەمی وەرەگرت لە حەقەکەی خۆی کەمتر بوو ئەو فەرقە چی من برادرم هەبووە خۆم ناسیاوم هەبووە 400 زیای وەرگرتووە عقل نایی ئەبڕێ ئەو 400 جا عەرزت کەم مانگی یەکەم کە وەری گرتووە باسی نەیەکرد دوایی کەلیان پێیان زانی لیان بڕی فڵان کەس بڵێ ئەرێ چی ئەم مانگە من 400,000 ئاخر کاکە ئینسانە بێ بەوجدان بێ وەڵی ئینسان ئەگەر خۆی بزانێ مەفروزە خۆی بچێ خەبەر بداوە زۆر کەسیش ئەوەی کرد بەخلەوەش زۆریان نەیانزانی بێت ئەوەی نەیزانی ئەمان خۆیان کە لیژنەکە نەیانزان دەکەواتە بەڕێوەبەرێتی خانشینی وەکیلی ئەمەیە ئەوە خۆی کە پێی زانی باوەریگرێ بەس زۆر کەسیش هەبوو خۆی شووە و توێتی کاکە من ئەم موچەیە بە زیاد دەزانم سیرێکم بۆ بکەن کە تەماشایان کرد زیادە و تەسلیمی کردوەوە دەستخۆشی لێرەوە بۆ هەموو ئەو کەسانە بەڵام گرنگەوەیە لە قانونە هیچ شتێون نابێ کورداواری خۆڵێ سەر دەرزیە گون نابێ زیاد بێ وەرەگیرێتەوە کەم بێ بۆی قەرەبوو دەبێ بکرێتەوە لەبەرەوە ئەو شتانە جاری وهەیە ڕوو ئەدا لەبەرەوە خەڵک پێویست ناکە 200,000 بە لێبڕاوە یا بە هەڵە یا بە ئێستحقاق با بچێ ساغی کاتەوە بچێ بۆ بەڕێوەبەرێتی خانشینی شارەکەی خۆی لێەوە ساغی کاتەوە ئیتر پێویست ناکە خانشین بەڕاستی لێرەوە حەزەکەم ئەویشان پێ بڵێم هەندێکیان زۆر ئیتیکالین یعنی هەر ئەیانەوێ ئاخر کاکە ئێمە خۆ ئێمە دەستەیەکین خزمەتەکەین وانە ئێمە بڕوان پێیەکەی شتێکی زۆر سیر مانگی پێشوو کەسێک نامەی بۆ من نووسیوە مامۆستا من موچەکەم هەمووی 5,000 بوو ئەبێ وابێ ئەوەکەی پرسیارە لەبەرەوە خەڵک پرسیاری ناپێویستە بابەتە جەوهەریەکان من یعنی
دڵن زۆر بەوە خۆشە کە موچەخۆر خانەنشینانی هەرێمیش سوپاس بۆ خوا وەکو خانشینانی عێراق گەیشتن بە مافەکانی خۆیان گەڕانەوە نییە بۆ دواوە بەڵام ڕاستکردنەوە و ساختکردنەوە دەبێت نییە بۆ وەفدی داهاتوومان کە دەچێتەوە ئینشاءڵڵا شتیوان نابێ ئەگەر خوا نەخواست بیش بێ من حەز ناکەم زۆر شت هەیە بەڵاستی بڵێم باسی خۆمی تیابێ باوەڕ بکە دووسێ ڕۆژە لەگەڵ یەکێک لە قازیەکانی محکەمەی ئیتیحادی لەسەر ختم یەکێک لە قازیەکانی محکەمەی ئیتیحادی کە ئەو شتانە ئیشەڵا وا نابێ وەفدی داهاتوومان کە ئەچێتەوە بەڕێز دکتۆر یوسف ئەمڕۆ خۆم سەردارم کردو لەگەڵی بووم باسی هەمووی بۆ کردووم کە ئەم لەسەر خەتە لەگەڵیان و هەموو شتێک کە پێویست بێ لەگەڵیان باسی کردووە کە ئومێد دەکەم ئەوانیش بە هوشیاریەوە و بە دڵسۆزیەوە خۆیان ئاسا بچنەوە پێشەوە من دڵنیام کەسێکی وەکو وەزیری دارایی خۆمان هەرچەندە لە هەندێک تا ڕەنگە لە ژیانیانە نەیان پێکابێ خۆ بەشەرە ینی و ئەکرێ ئەو کەسە مختص نەبێت لەو ئیشە لە هەرێما بەداخەوە تەوزیعی مەناسیب لەسەر ئەساسی استحقاقی قانونی نەکراوە استحقاقی سیاسی زیاتر دەوری بینیوە بەڵام بەرحاڵ من دڵنیام خەڵکی مختصیان لەگەڵەوە دڵنیام دڵسۆزیشن بەڕاستی کەسێکی وەکو وەزیری دارایی خۆمان ئێمە دانیشتنمان لەگەڵا کردووە معاناتی ئێمەی وتێتی معاناتی خۆمە و معاناتی ئێوە وعد بێ من وەکوێکی لە ئێوە دیفاعتان لێ بکەم هیوادارم کە ئینشاءڵڵا ئێستا ڕۆژی ئەوەیە کە ئەم هەڵە و پەڵە و دەنگ و شتانە هەمووی بە عملی ڕەت بکرێتەوە و خەڵک ئیسیقرارێکی عاتیفی و دەرونی بۆ دروست ببێ کە ئێستا خەڵک زۆر لە قەلەقاژی من شخصی خۆم باوەڕ بکە کە دایم گەشتبینم هەمیشە گەشتبین و هەموو هاوڕێکان نەزانن و دایم ورە ئەدەم بە بەرامبەرەکانم بەڵام شخصی خۆم زۆر ئایتر ئاڵێ مەسلەیەکی کوردی خۆمان ئەڵێ وتیان فیل هێلکەیەکە وتێنجا باش ئەگەر فیلی هێلکەی کرد خۆ بڵی چی دڕوویە یعنی قەلق بووم وتمە باشە خۆ لە وڵاتێکە ئاژین جاری عێراقە و اینجا لەگەڵ عێراقیشە هەرێمە ئەیتر بەداخەوە هیوادارم لە هەر بابەتێک پندێک وەرگیرابێ و گرنگە خزمەتەکان دروست بێ مەساڵحی عام خەنە پێش مەساڵحی تایبەت و حیزبی و چوزانم سیاسی و ئەمانەوە میلەت لەگەڵ حکومەتا بێ میلەت لەگەڵ سەرکردەکانیا بێ کەس ناتوانێت پشتی با لە عەرز میلەتیان لەگەڵ نەبێ هەموو سەر ئەرزیان لە پشت بێ وەکو بەشار ئەسەد ئەکەون من لێرەوە دڵسۆزانە ئەیڵێم لەبەرەوە هیوادارم کە لەگەڵ میلەتار دروست بن بۆ میلەت ئیش بکەن بۆ میلەت سیاست بکەن بۆ میلەت خۆیان ماندوو بکەن هەوڵەکان وا ئەبینین بۆ هیواین کەم شتانە چارەسەر بێت منەمێ یانی یەک خاڵیکەش ئیزافەکەم مامۆستا سادق ئەوەی کە گرنگە ینی ئەو وعیەیە کە خانەنشینانی ژیان بێ پشوو درێژ بن تا ڕادەیە ئەزانی ئەوان کەسانی بەتەمەنن ئەزانی ئەوان کەسانی نەخۆشن کەم دەرامەتن زوربیان کرێچین زوربیان کە سوکار و کوڕ و کچیان لە دەور نەماوە تەنها بەو پارەیە ژین کە ماگانە وەریەگرن بەڵام گرنگە ئەوانیش تا ڕادەیەک ئەهان نەفەسیان درێژتر بێت و تا ڕادەیەک چاوەڕوان بن شتەکان بەرەو هەنگاوی باشە ڕوات خۆی ئەوەی گرنگە ینی ئەو تا پەیوەندیەکان بەردەوامە و ئەوەی گرنگە بۆ ساڵی 2025 تا ڕادەیەک ینی موچە هەرێمی کوردستان زامن کراوەکو جەنابی شدوتێ هیچ شتێ لە وڵاتەیانی زامن نییە نازانین بەیانی چی ڕۆدا ئومێد دەکەین شتەکان بەرەو باشی بڕات بەرەو دواوە نەڕاوەکو جەنابدوتت ناگەڕێنەوە بۆ موچەی 220 بۆ خانەنشینان سەهزارەکە وەکو جەنابدو ئینشاءڵڵا هەرەگەڕێتەوە ئەو موچە خۆرانەی کە خانەنشین بوون ئەمانە مەسیریان چی لێ بەسەرێت چکە ئەوانیش بەڕاستی ئەمانە موچیان نییە بۆ نەبەسراوە ئەبن بە خانەنشین تازەکانە ئەمان مەسیریان چۆنە بێ ئەمانە ئەو چەند هەزارە جارێ لێرەوە پیرۆزبایان لە یەکەم کە ساڵانێکیان لە خزمەتی خاک و خەڵکە بەسەر بردووە هیوادارم کە ئیتر کاتی حەسانەوەیان دەست پێ بکات و مافەکانیان لە کاتی خۆیان وەرگرن عادەتەن ئەو کەسانی کە خانەنشینە بن پێویستە لە دایرەکەی خۆیانەوە دۆسییان بۆ حاضر بکرێ و دۆسیەکانیان بە هەموو خزمەتەکانەوە بنێردرێ بۆ بەڕێوەبەرێتی خاننشینی ئەمە لە دایرەکەی خۆیانەوە ئیتر کەی فەرمانیان پێکراوە ئینفیکاک و گوێبوونەوەیان بۆ بکرێ دەبێت لەو کاتەوە جیا ببنەوە لە وەزیفە کە جیا بوونەوە لە وەزیفە لەو ڕۆژەوە کە جیا دەبنەوە لە وەزیفە پەیوەندیان بە وەزیفەوە وازیفە بینینەوە نامێنێ پێویستە لە دایرەکەی خۆیانە کە لی خاننشین بوون مەسەنەوەی لە سیحە یا لە پەروەردە یا لە کشتتوکە لە هەر خاننشین بووە پێویستە 6 موچەی بنەڕەتی بدرێتێ لە جیاتی 6 مانگ
مۆڵەتی کەڵەکەبووی زمانی وەزیفەی خۆی ئەگەر وەری نەگرت بێ مۆڵەتەکان کەم کەسیش هەیە وەری گرت بێ ئەو مۆڵەتانە هەر ماوێتی و ئەگەر زیاتریشی مەستەحق هەبوو لە مۆڵە مەسە کەسی وا هەیە حەقی ئەوەی هەیە 16 مانگ مۆڵەتی بەلای حکومەتەوەیە شەشی بۆکەن بە موچە ئەو دەمانگەکەی ئەبێ بخرێتە سەر خزمەت بووی ئەبێ بخرێتە سەر ینی 16 مانگ واتە شەشی بڕە بۆ نمونە دەمانگەمێ دەمانگەکە ینی لەگەڵ ئەوانی کاکۆیەکەنەوە لەوانەیە ببێ بە ساڵێ بووی ئەوە بۆ ساڵێ خزمەت بۆ ئەو باشە بەرحاڵ ئەو شەژمانگە لە هینەکە وەرەگرن لە دایرەکەی خۆیان دوای دۆسیەکان ئەچێ بۆ بەڕێوەبرێتی خانشی لە بەڕێوەبرێتی خانشینی بەرزەکرێتەوە بۆ بەڕێوەبرێتی خانەنشینی گشتی با بڵین لە هەولێر ئێستا هی هەموو پارێزگاکان دەچێتە ئەوێ ئیتر هەرچەند ببێ لەوێ معاملەیان بۆ دەکرێت بۆ معاملەی خانشینبوونی پێڵێن ئەو ئیتر ئیجراعاتی ئیداری و فەنی و ئەوانەی تەواوەکرێ و لەوێ هەوێیان بۆ دەکرێت پێناسەی خانەنشینیان بۆ دەکرێت کە پێناسەی خاننشینیان بۆکرا بەنسبەت ئەم سێ مەوالیدەوە کە ئێستا خاننشین دەبن لە بەرەوەی 6 ساڵ لە تەمەنیان تاوا کردووە یاساکەیش تا ئێستا لە عێراقا هەروایە هەرچەنە لە عێراقا چاوەڕێت دەکرێت لە ئایندا تەمەنی خانشینی بچێتەوە 63 کەچووە 63 ئەبێ وای لێبێ بەڵام ئەوانە تازە خانشین ئەو بەڕێزانە ئەم سێ مەوالیدەی ئێستا خەڵک زۆرم پرسیارەکە حەزەکەم خەڵک ئیسفادەی لێ بکە ئەو سێ مەوالیدە بەڕێزە مستحقی ئەوە دەبن بە شەرتێک ساڵانی خزمەتیان لە 25 ساڵ کەمتر نەبێ ساڵانی خزمەتیان لە 25 کەمتر نەبێ مستحقی ئەوە دەبن 12 موچە بە تەواوی دەرماڵەکانیانەوە بدرێتی هەر کەسێک 12 موچە واتە ئەمە بوو بە 18 موچە 6 بە بنەڕەتی 12 بە تەواوی دەرماڵەکانەوە ئیتر ئەگەر نەیاندەنێ ئەوە مخالفەی قانونە ئێستا بەڵێ عێراق چۆتە ژێرباریەوە چونکە ئێستا یاساکە عەرزم کردی لە 2005ەوە ئیتر ئەوان 25ەوە ئەوان هینە بن بەرپرسە بلی ئەوە ئەبێ ئەوە وەرگرن اینجا شتێکم لەبیر بوو نازانم ئەم هینەی کە وەریەگرن ئەم 12 مانگ موچەیە ئەوە پێی ئەوترێ هین پاداشتی کۆتایی هێنانی خزمەت پاداشتی اینجا ئەم موچەیەگرن ئەوە بەسەریە کۆی بەڵێ اینجا ئەم موچەیە موچەی خانەنشینیەکەیان لەو ڕۆژەوە کە گوێ بوونەتەوە لە دایرەکانی خۆیان لە دوای نیۆڕۆ بۆیان ئەعتیبارەکرێ بە گوێبوونەوە لە ڕۆژی دواییەوە ئەچێنە سەر میلاکی خانەنشینان کە چوونە سەر میلاکی خانشین لەو کاتەوە کە هەوێیان بۆ کرا ناویان ئەچێتە لیستی موچەی خانشینی واتە لەوانەیە ئێستا کە مانگی دووە بڵین ئەبوو لە مانگی یەکەوە بڵین ئەمە لە سیوەکی 12 قەرارە پێم وایە وەڵی جاران بۆ تەنانەت خانشینێک بە تاکتاکیش کە خەڵک خانشینە بوو پێی دەچوو چوارمانگی پێچوو هەیشە دەرزیاتریشی پێچووە بەڵام زۆرە ئەو سێ چوار مانگەی پێدەچێ معلوم ئیشان بۆ دەکرێت بەپەلە لەوانەیە لە حدودی سێمانیەک تا دوو تا سێ تا چوار زیاتر نابێ بخایانێ کۆتایی پێدێ و دەگەڕێتەوە اینجا ئەو چوار مانگە موچەکانن ئەبێ بە یەکەوە وەرگرن ئەبێ وەریگرێت ئیتر بە یەکەوە بێ یاکەن بە ئەقسات ئەو من ناتوانم موچیان نابێت نان بێت بەڵام آخر ئەو 18 مانگی کە وەری ئەگرن بەشێکی ئەوە بۆ ئەوەیە یعنی نەک بۆ ئەوەیە لە باتی ئەوەیە کە باسم کرد بەڵام ئەبێتە تەعویزێک بۆ بژێویان تا ئەو کاتەی موچەوەرە بێپارە نابن بێپارە نابن ئینشاءڵڵا و پارەی باشیش وەرەگرن ئەگەر بڕیارەکە جێبەجێ بکرێت ئاجا لەبەرەوە مەسەڵەن خەڵکێک هەیە پرسیار زۆرەکەن لەسەر ئەمە ئەڵێن چی ئەڵێن مامۆستا ئەوانەی کە لە یەکی حوتەوە خانەنشین بوون کە لە ڕاستیە حەقیانە باش بەڵام یاساکە ئێستا ئاوایە ئەڵێ بۆ ئەم سێ مەوالیدە لەبەرەوەی لەم قۆناغا پێویست ناکە خەڵک خۆی باسی ئەوە بکە لە داهاتووە با ئەمە تەسبیت ببێ بچەسپێ وەنیە خەڵک دڵنیا بێ لەوەی کەوا شت چۆتە سەر سکەی خۆی ئەو کاتە داوایەک ئەکرێ بکرێ کە داوا کردیان نەیشیان کردی تر خۆ کابراوتی کابرای وتوی ساڵانە من 1000 دینار زەرەری بێپارەی یەکەم کە نەکرافۆگرنگەوەی ترەمە عێراق و کوردستانە ئەبێ ڕایکێشین و چاوپۆشیش بکەین لە بازخوازین یاداری نەموو کێشەکان بە زووی چارەسەر بێ و خاننشینان کە چینێکن هەمیشە خزمەتیان کردەوە بەم خاک و وڵاتە بە هەمان شێوە خزمەتکردێنەوە مامۆستا سادق عوسمان وتەبێژی خاننشینانی کوردستان کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان بووی من زۆر سوپاس دەکەم. سپاس بۆ جەنابیشتان خۆشحاڵ بووم هیوادارم پەیامەکانمان بە دروستی گەیشت بێ من شخصی خۆم زۆر حەزەکەم
خۆم لا دەم لە شتێک دوایی بە درۆ بکەومەوە نەئینشاءڵڵا لەبەرەوە هەندێشت هەیە نەقڵ یەکەم ڕاست هەندێشتیش هەیە زانیاریم هەیە ئەوەی وەک بە ئەمانەتەوە شتەکان ئەڵێم هیوادارم کێشەی موچەخۆرانی هەرێم بە پرۆسەی بنەجێکردن واتە تەوتین کۆتایی پێبێ چونکە تەوتین لە ئێستادا باشترینی ناو حەلەکانە ناڵێم حەلی مطلقە بەڵام باشترینی ناو ئەو چارەسەرانەیە کە ئێستا لە ئارادان هیوادارم تەوتین بکرێ وە دژی کەسیش نییە ئەمە وە دژی بەڕاستی هەرێمیش نییە ئێمە هەرێم خۆشەویسترێ بێ لە لامان ئەگەر ڕێ بدەن تەوتین بۆکو خۆی جێبەجێ بکرێت زۆر سپاس مامۆستا سادڵجان مادوومان کردی دووبارە بەخێبی بەڵێ بینەرانی بەڕێز سەڵخێم شووی پانۆراماتان پێشکەش کرا ساغ و تەندروست باش بن خواتان لەگەڵ